وانا للبنان فير بونا نانی لبنانی عین نانی مەیە لە بەردەم یەکێک لەو دوکانانەم کە نان دروست دەکا هەرچ نان هەیە و کوردیە لێرە دروست دەکرێت و هەروەها زۆربەی کارمەندەکانی عارەبن بەڵام لە نانە کوردیەکە لە ئێمە باشتر دەزانن لێ نانی جۆ، نانی ڕاشکا، نانی شۆڤان و هەروەها نانی هەورامی بە هەمان شێوە لێرە دروست دەکەن با بچمە ژوورەوە قسە لەگەڵ وەستاکە بکەم ژوورەوەش ماشەڵڵا گەرمیشە وەستا جان ماندوو نەبی چۆنی؟ سپاس دەکەم بەخێر بێن خۆش بیاخوا لەگەڵ نانکردنەکە چۆنە؟ زۆر باشە لەخوا جار بێ نان لەگەڵ گەرما چۆنەوە پێ بڵێ ئەوە فڕنە معدەر گەرمایە ئارێ واڵە باشە لێرە چەند کارمەندتان هەیە؟ وەڵا معدەر چار کارمەندەیە چار پێنج کارمەندن لێرەنە هیچ دەکەن ئەگەر بڕێکبیتە پێش باشتر خۆش بیا وەستا جان چەند جۆرە نانتان هەیە لێرە؟ نانی هەورەمانیمانەیە نانی شۆفانمانەیە نانی بەڕەشکەمانەیە نانی جۆمانەیە نانی سافگەنمانەیە ئایسن هەڵەکە دەوی دایتە دەوێ زۆر ئایتما هەموو ئایتما هەموو کام نان زیاتر سەرفیاتی هەیە؟ نانی هەورەمانی لە هەمووان زیاترە عندك كردن عندك عربي السوريان لا السوريان ئەوانە کە عەرەبی سووریانە لە نانە هەورانەکەی باش لێ دەزاننەوە دروست دەکەن؟ ئەوانە لە لوبنان فێر بووینە نانی لوبنانی عینە نانی مەیە لە لوبنان عینە نانی هەورەمانی خۆمانە يعني هەمان شتە هیچ فەرقی نییە لەگەلی يعني یەک نانە یەک نانە لەگەڵ لوبنان و ئێرە یەک نانە یەک نانە لێرە ڕۆژانە نانی هەورامی لە هەمووان زیاد ئەی نانی جۆ ئەوانها ئەوانی کە نەخۆشن ئەوانە ئەغڵەبی جۆی دەبن نانی جۆ لۆ شکەری و ئەوانە زۆر باشە ئەوی دەچنە قاع و ریاضەوانە نانی شۆفان دەبن بە شۆفانەکەی دەبن هەیە عەدلێ بەڕەشکەی دەبێت يعني هەموو دایتە ئێمە خومرە و شەودە و ئەوانە هیچ تێ ناکەن هیچ ئەو مادانە هیچ تێ ناکەن نانە ئیمە تەنکە و ئەو شتانەی نییە نانە هیچ زەرری نییە نانە سەنە تەنک بێت هیچ زەرری نییە نانی ئێمە تەنکە زۆر داواکاری زۆرە لەسەر خەڵک زۆر لە دەرەوە نان دەکڕێن باشە لە خواوە ژار بێت داواکاری زۆر لەسەر هێشتا ئەو مشتریتانە ئەو مشتریەش لە ناوەندی مقابلەکەمان ناوە چاوپێکردنەکەی هاتێ بەندانەکە دەرەجێکە لە گەنجاز وەرە قسەمان بۆ بکە وەرە ئێرە تازە هەر دەسەر چ گوتی میوان لێ ناکاو لەکوێوە دی لێرە کەزانیەوە دێم کەس نەزان بەرێ دەبێت چەند ڕێگا بکڕین بە قوڕان زەکەزان لێرە تقریبا لەوانە 6 کیلۆمتر دەبیتنە لە ئێرانە ئیشەکەشان زۆر جوانیانی خاوینە دەستخۆشیان لەگەم ماڵای کوردستان لە لۆگەکەیان دەرێ ئەنی هەموو دوکاندارەکان کوردنێک لۆگەی کوردیان پێوەنیەوە پێوە بەڕێزە خۆم زۆر سەردانیان دەکەم پڕ زۆر ڕێک پێ بڵم زۆربەی کارمەندەکانیش عارەبن بەڵام نانی هەولێریش نانی جوان دەکەن نانەکە عین تەبیعی وچی کوردی خۆمانە نانەکەی مادەیە هەمووی کام نان زۆر پێ خۆشە؟ وەڵا ئەو نانم زۆر پێ خۆشیوانە نانیوان زۆر خۆشە هەورامێن بەرێ زمین هیچ ڕۆژێک هەبوو مەسەلەن لەگەر نانەکەی ئێرە نەبیتەوە لە شوێنی تر نەیکڕی نام خواردی لەی شوێنجگە بەس نانی ئێرە دەوام نانی ئێرە دەومارە نانی زۆر پاکە خاوینە سپاس دەکەم با بچمەوە لای وەستاکە وەستاکەوە ئیدی بۆ شایدی هەر لە ناو ئارێوەڵە لەخوا ئارێوەڵە خۆڵ بێ سپاس دەکەم خێر بێنە زۆرجی بابەتی غاز بەکارهێنان وانە باست ئەو ماوەیە زۆر زەرەر غازەکە گران بوو زۆر زەرەرە لەبەر ئێرە ئیمە وەستایەکان بە ئیشی نای دەکەن نایدەیکی دەستیان گرانە یعنی وەکو ئەوەی نییە پول برێ غاز گران بوارە یەکسەر زەرەرەوە ناتوانێت قەپاتکەی لەبەر خەرکەکەی ناتوانێت قەپاتکەی لێرە نانی زەرەرەکەی من لەمێتە لێرەمە لە 2020ەوە فڕنیمەیە ئەو نانە هەورەوانیمەیە نانی هەورامی چەند بە چەندە بە دەی بە چەندە؟ 4 بازاری دەفرۆشم 4 بازاری دەفرۆشم 10,000 دەکەت عینە نەزانن نا 50 دەبم بە 10,000 ئادی ئێوە زۆر دەبێت خاتری زۆرتر دەگرن ئادی زۆر بێت ئێستاوەکی درێ بای 10,000 50 دەدەی مەسەلەن
ايوه تساوم تسير البناينجو خشبة دامه قول يا اخو عشان بين بازاي دبت